بۆ سەرۆکاتی پەرلەمان بۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئێمە ئەو خوێندکاریەکەم و دووەم و سێمەکانی زانکۆ و پەیمانگاکان ماوەی 3 ساڵە چاوەڕوانی دەرکردنی فەرمانی دامەزراندنین بەڵام بەداخەوە تاوەکو ئەم کاتە هیچ وەڵامێکی دڵخۆشکەر نییە لەلایەن بەرپرسانەوە جا داواکارین لە پێناو بەرزکردنەوەی ئاستی زانست و زانیاری و برەودان بە کێبڕکەی زانستی لە زانکۆ و پەیمانگاکان هەرچی زووترە فەرمانی دامەزراندنمان دەربچێت لەلایەنی ئەنجومەنی وەزیرانەوە. ماوەی 3 ساڵە چاوەڕوانی دامەزراندنمانین لەلایەن ئەنجومەنی وەزیرانە بەڵام هەتا ئەم دقەیە هیچ جوابدانەوەیەک بۆ ئێمە نییە. ساڵانە 28,000 بۆ 25,000 تەلەبە تەخەڕوجەکە لە زانکۆ و پەیمانگاکان لە کۆی ئەو ژمارەیە 1250 بۆ 1300 تەلەبەی ئەوائیلمان هەیە یەکەم و دووەم و سێمە بەڵام هیچمان دانامەزرێن تۆ 28,000ەکەش ئەگە دانەمەزرای یەکەم و دووەم و سێمەکان دامەزرێنەوە داواکاریمان دامەزراندنە بە پلەی یەکەم دامەزراندنی ئەوائیلەکان.